وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند نوێنەری واشنگتن لە نەتەوە یەکگرتوەکان کێلی کرافت و نوێنەری تایبەتی ئەو وڵاتە بۆ کاروباری ئێران برایان هوک ڕوونکردنەوەی خۆیان لەمەڕ پرۆژەی بڕیارێکی ئەمریکا داوەتە ئەنجومەنی ئاسایش بۆ درێژکردنەوەی قەدەغی چەک لەسەر ئێران بەر لە تەواوبوونی ماوەکەی لە تشرینی یەکەمی داهاتوودا. لای خۆشیەوە مایک پۆمپیۆی وەزیری دەرەوەی ئەمریکا باسی ئەوەی کرد کە وڵاتەکەی دەیەوێت چوارچەوەی قەدەغەکردنی چەک لەسەر ئێران فراوانتر بکات و توانای ئەوەشی هەیە یەکلایەنەکاری لەسەر بکە، بەڵام هیوای خواست ئەنجومەنی ئاسایش ڕازی ببێ لەسەر درێژکردنەوەی قەدەغی چەک لەسەر ئێران. لەو چوارچەوەیەشدا برایان هوک جەختی لەسەرەوە کردەوە کە ئەگەر رووسیا و چین ڕێگر بن لەو هەوڵەی وڵاتەکەی تووشی گۆشەگیری دەبن. ناوبراو بە ڕۆیتەرزی ڕاگەیاند کە ئەو دوو وڵاتە پێشتریش بەهۆی ئێرانەوە لە ئاژانسی نەودەوڵەتی وزەی ئەتۆمدا ڕوبەڕووی گۆشەگیری کراوە. هۆک بڕوای وایە بڕیارە نێودەوڵەتیەکان نەیتوانیوە چالاکی ئێران لە ناردنە دەرەوە و کڕنی چەکدا بە تەواوی ڕاگرێ، بەڵام کاریگەریش بووە. لەگەڵ ئەوەی محەممەد واعیزی بەڕێوبەری نووسنگەی سەرۆکی ئێران نیگەرانی وەزیری دەرەوەی ئەمریکای بە بێبنەما لە قەڵەمدا جەختی لەوە کردەوە کە چەکی وڵاتەکەی چەکی بەرگریە و بۆ هێرشکردن نییە. بۆیە ناوبراو ڕاگەیاند دەبێ ئەمریکا لەوە نیگەران بێ کە هەندێک وڵاتی ناوچەکەی چەکدار کردووە کە ڕۆژانە لە یەمەن قەسابخانە بەڕێوە دەبن. ئاماژەی بەوەشدا ئەوە واشنگتنە بەناردنی چەکی پێشکەوتوو بۆ هەندێک وڵات ناوچەکەی کردووەتە بەرمیلی باڕوود. لای خۆیەوە حەسەن ڕۆحانی سەرۆکۆماری ئیسلامی ئێران لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی وڵاتەکەیدا ئامادەیی تارانی نیشاندا بۆ گفتوگۆ لەگەڵ ئەمریکا ئەگەر ئەو وڵاتە بگەڕێتەوە بۆ ڕێکەوتنی ئاتۆمی. بۆیە گوتی بەبێ ئەوە ئێمە دەزانین هەر بانکێشتێک بۆ گفتوگۆ لەگەڵ تاراندا هیچ نییە جگە لە وتەی بەتاڵ و درۆ. ڕۆحانی داوای لە ئاژانسی نەودەوڵەتی وزەی ئەتۆمی کرد نەچێتە ژێرباری گوشارەکانی ئەمریکا و ئیسرائیل. جارێکی تر جەختی لەوە کردەوە کە وڵاتەکەی پابەندە بە هاوکاری لەگەڵ ئەو ئاژانسەدا مادەم ئەو ئاژانسە سربەخۆیی خۆی بپارێزێ. ڕەخنەی توندیشی لە هەڵوێستی وڵاتانی ئەوروپا گرت و هۆشداری پێدان لەوەی لە چوارچەوەی سیاسەتی ئەمریکادا لە دژی ئێران کار بکەن. ئێران لە ساڵی ڕابردووەوە بەهۆی دەرچوونی ئەمریکا و جێبەجێنەکردنی ڕێکەوتنەکە لەلایەن یەکێتی ئەوروپاوە هەندێ پابەندی خۆی هەڵپەساردووە. ئەمریکا و ئیسرائیل نیگەرانن کە بەپێی ڕێکەوتنامەی ئەتۆمی لە ناوەڕاستی تشرینی یەکەمی داهاتوودا قەدەغەی کڕین و فرۆشتنی چەک لەسەر ئێران هەڵگیرێت و ئەو وڵاتە بتوانێت سوپاکەی بە چەکی پێشکەوتوو نوێ بکاتەوە. In a deal regarding Iran's nuclear program. نیگەرانی ئیدارەی ترامپیش لەوەدایە ئێران چەک لە رووسیا و چین دەکرێت و ئەو دوو وڵاتە قازانج دەکەن. ئەوانیش سوورن لەسەرەوەی لە ئەنجومەنی ئاسایشدا ڕێگری لە هەر بڕیارێکی نوێی ئەمریکا بکەن. ترامپ دەیەوێ لە دوای شکستی گفتوگۆکانی لەگەڵ کۆریای باکوور و شکستێنانی لە ڤەنزوێلا و ناکامیەکانی لە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا و شەپۆلی ناڕەزایەتیەکان بەهۆی پەرەسەندنی ڕەگەزپەرستیەوە کە ناوبراوی تێدا کراوەتە ئامانج کە بەپێی ڕاپرسیەکان 14 خاڵ کەوتووەتە دوای جۆ بایدن دەیەوێت لەم دۆسیەدا سەرکەوتوو بێ کە خواستی لۆبی لایەنگری ساهیۆنیا لە ئەمریکادا